سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان راپۆرتی پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و دەستگاکانی ڕاگەاندن بۆ ساڵی 2019 بڵاو کردەوە. بەپێی راپۆرتەکە لە ساڵی ڕابردوودا 66 حاڵەتی پێشێلکاری بەرامبەر بە 151 ڕۆژنامەنووس و دەستگای ڕاگەاندن کراون. 37 ڕۆژنامەنووسیش دەستگیر کراون. سەرۆکی لێژنەی داکۆچی لە ئازادی ڕادەربڕین و مافی ڕۆژنامەنووسان لە سەندیکای ڕۆژنامەنووسان ڕایدەگەنێت لە هەریەکە لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و کەرکووک 17 حاڵەتی پێشێلکاری تۆمار کراون. لە دهۆک 8 حاڵەت و لە پارێزگاکانی هەڵەبجە و مووسڵ و بەغداژ 1 حاڵەت تۆمار کراون. لە خانەقینیش 4 حاڵەت هەبووە. ئاشکراشی دەکات زۆربەی حاڵەتەکانی پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەستگیرکردن بووە. ئاماری جۆری پێشێلکاریەکان جۆرەکان یەکەم جۆر دەستگیرکردن بووە، واتە دەستگیرکردن یەکەم بەرزترین حاڵەتی پێشێلکاری تۆمار کردووە لە ساڵی 2019. 19 حاڵەتی دەستگیرکردنمان هەبووە کە 37 ڕۆژنامەنووس دەستگیر کراون. ڕێگەنەدان بە ڕووماڵ دووەم حاڵەتی پێشێلکاریمان بووە کە 24 حاڵەتن بەرامبەر بە 62 ڕۆژنامەنووس کە ڕێگریان لێکراوە ڕووماڵ بکەن. هێرش و سوکایەتی پلەی سێهەمی هێناوە کە 10 حاڵەتە بەرامبەر 22 ڕۆژنامەنووس. لێدان پلەی چوارەمی بەدەستهێناوە 2 حاڵەت بەرامبەر 3 ڕۆژنامەنووس کراوە. داخستنی نووسینگە 2 حاڵەت بووە کە بەرامبەر 2 کەناڵی دەستگای ڕاگەیاندن کراوە. دەست بەسەرکردن و تەوقیف کە حاڵەتێک بوو ئەم ساڵ هەمان بوو جیاواز حاڵەت ساڵی پار 4 حاڵەتی تەوقیفکردنمان هەبووە کە 14 ڕۆژنامەنووس دەست بەسەر کراوە و تەوقیف کراون. هەڕەشە 4 حاڵەتمان هەبووە بەرامبەر 7 ڕۆژنامەنووس. لێژنەی ڕۆشنبیری و کۆمەڵگەی مەدەنی پەرلەمانی کوردستانیش لە سەر زۆربوونی حاڵەتەکانی پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بڕیاری داوە چەند پرۆژە یاسایەک بۆ دەستەبەرکردنی مافی ڕۆژنامەنووسان ئامادە بکات. ئەندامێکی لێژنەکەش ڕایدەگەنێت پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان گەیشتۆتە ئاستێکی مەترسیدار و زۆربەی پێشێلکاریەکانیش لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ئەنجام دەدرێت. بۆیە پێویستە بە یاسا و کێشەیە چارەسەر بکرێت. ئەمە وەکو لیژنەی ڕۆشنبیری و کۆمەڵگەی مەدەنی ئەمە پێمان وایە بۆ خۆی لە جیهانیش هەر وایە کە ڕاگەیاندن سەڵاتی چوارەمەوە چاودێرە بەسەر هەر سێ دەسەڵاتەکەی تر. ئەگەر چاودێر بێ دەبێت ڕەخنە بگرێ و هەروەها دەبێت پێشێلکاریەکانی کە حکوومەت دەیکا و پەرلەمان دەیکا و هەروەها دەسەڵاتی دادوەری دەیکا ئەوان دەیخەنە ڕوو بۆ ڕێی عام بۆی ڕێی عامی لەسەر بجوولێ. بۆیە لە دۆخێکی مەترسیداردایە بەڵێ بەڕاستی کە پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان لە دۆخێکی مەترسیداردایە. ئەمە دەبێت بە یاسا چارەسەر بکرێ و دەبێت حکوومەتی جێبەجێ بکات. زۆربوونی حاڵەتەکانی پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە کوردستان لە کاتێکدایە چەندین یاسای تایبەت بە ڕێخستنی کاری ڕۆژنامەگەری و دەستکراوەکردنی ڕۆژنامەنووسان بۆ گەیشتن بە زانیاری بوونی هەیە. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان یاساکان جێبەجێ ناکاتن و زۆرترین ئەو پێشێلکاریانەشی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێت لەلایەن دەستگاکانی سەر بە حکوومەتەوە ئەنجام دەدرێت بە تایبەتی دەستگا ئەمنیەکان. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.